وڵی بینەرانی عزیز بە بەردەوامی بە هاوکاری خێرخوازان لە ناوچە جیاجیەکانی هەرێمی کوردستاندا چەندین مزگەوت دەکرێتەوە لە قەزای سۆرانیش بە هەمان شێوە بە هاوکاری خێرخوازان مزگەوتێکراوەتەوە کە لەم بارەیەوە پەیامێرمان لە قەزای سۆرانەوە ڕاپۆرتێکی بۆ ئامادە کردوین فەرموون با پێکەوە بینەربین. دەستخۆشی و پیرۆزبایی کردنەوەی ئەم مزگەفتە لە خۆمان و لە ئێوە و لە سەرجەم موسڵمانان ئەکەین. ئیمڕۆ شەرەفمەند و خۆشحاڵین کە بەشدار ئەبین لە کردنەوەی ماڵێک لە ماڵەکانی خوای تبارەک و تەعالە کە تاکە شوێن خوای تبارەک و تەعالە لەسەر کوڕەی ئەرزیە بە ماڵی خۆی دابنێتن مزگەفتە. پیغمبر صلی الله علیه و سلم افرمی ان بیوتی فی ارض المساجد لحدیث قدسی افرمی خواه تبارک و تعالی افرمی مالی من لعردی منا مزگفته هیچ شوێنێکی لە غەیری مزگەفت بە ماڵی خۆی دانەناوە. و خەڵکی خێرخوازی کوردستان الحەمدولله ڕۆژ بە ڕۆژ خەڵکان ئەدەن ڕۆژ بە ڕۆژ هەوڵ ئەدەن کەوا مزگەوت زیاتر لە شار و شارۆچکەکان لە گەڕەکەکان دروستکەن. کوردستان سیمای کوردستان بەچیوە جوانە بەڕاستی بە بانگدان بەڕاستی بە مزگەوتەکان بەڕاستی بە منارەکان سیمای دینداری سیمای کوردایەتی ڕنگ دەداتەوە لە بوونی زۆری مزگەوت لە ناو کۆمەڵگای کوردەواریمان لەبەر ئەوەی زۆربەی خەڵکی کورد موسڵمانە الحەمدولله بۆیە ڕۆژ بە ڕۆژ لە گەڕەکەکان لە شار و شارۆچکەکان خەڵکی خێرخواز هەر دەستێ بە دروستکردنی مزگەوت بۆیە دووبارە وەکو تاربێژی ئەم مزگەوتە سوپاسی خوای پەروەردیگار دەکەین کە هاوکارمان بوو بۆ بنیاتنان و دروستکردن و کردنەوەی ئەم مزگەوتە لەم ڕۆژە پیرۆزە. ئەو بەشداریکردنەی خەڵک لەو منتەڵەقەیەوە کە ئەوان پابەندن بە ئاینی ئیسلامەوە تەنانەت پێشەوەی ماڵەکانی خۆیان بڕازێنەوە پێشەوەی خانووی بۆ خۆیان دروست بکەن هەوڵیان داوە کەوا مزگەوت دروست بکەن ئەوەش لەبەر ڕۆشنایی ئەوەی کە پێغەمبەرمان محەممەد صلی الله علیه وسلم یەکەم جار کە چوە بۆ شاری مەدینە یەکەم هەنگاو کە هەوێشتێتی پێش ئەوەی ماڵێک بۆ خۆی دابین بکە مزگەوتێکی دابین بکەوە بۆ خەڵک بۆی خەڵک لەو منتەڵەقەوە هەوڵ دەداتکەوە کار لە ئیشی مزگەوت بکەوت تەنانەت ئەو پرۆژانەش ئێمە هەوڵ دەدەین لە ئایندەدا ئەو مزگەوتە وای لێ ببێتە شوێنێک کەوا خوێندنی تێدا بکرێت بۆ ئەوەی خەڵک تێدا پێ بگا. بەردەوامیکردنەوەی مزگەوتەکان لە شار و دێهاتەکانی هەرێمی کوردستان لەلایەن خێرخوازانەوە سەلمێنەری ئەوەیە کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان پابەندن بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە و لەسەر ڕێبازی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەردەوامن. هەر ئەمەشە وای کردووە کەوا بەردەوام خێرخوازان پارەکانیان لە دروستکردنی مزگەوتەکان سەرەوە بکەن. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای سۆران.